لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد لە شاری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان 41 پۆستی ئیداری و ئەمنی لەدەستداوە. ئەم سیاسەتەی حکوومەتی عێراق درێژەی هەیە و مەترسی گۆڕینی سەرجەم بەرپرسە کوردەکانی لێ دەکرێت و سەرجەم ئەو پۆستانە بە عەرەب و تورکمان پڕ دەکاتەوە. بە وتەی بەرپرسانی دوورخراوە پیلانێک هەیە بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی کورد لەو ناوچانە بۆ ئەو مەبەستە سکاڵایان تۆمار کردووە و چاوەڕێی بڕیاری دادگا دەکەن. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە خورمات و چەند پۆستێک لەو پۆستانە گۆڕانکاری بەسەر هات لەوانە قایمقامیەت تا ئێستا کارچەنێ نەیانتوانێت لە ڕووی یاساییەوە پۆستەکە بۆ خۆیان یەکلاکەنەوە چکە ئێمە لە ڕێگەی دادگاوە سکاڵامان کردووە و سەرۆکی ئەنجومەنی قەزایان گۆڕی. دواتر بەڕێوەبەری شارەوانیان لابرد لەسەر کارەکەی بەڕێوەبەری کارەبا یەکسەر مەرسومێکیان وەی دەرکرد و لایەن برد. فەرمانگەیەکیش بە دەستمانەوە بێوانەیە زۆر بە ناڕەحەتی ئەتوانن دەوام بکەن لەوەیە نەتوانن بە یان بڵێن یاسایی و ئاسایی بتوانن دەوامەکانی خوان. ئەمە دیارە بەرنامە بووە لە مێژەوەوان هەرێنەوێ کورد هەم وەکو سیما هەم وەکو پێگا هەم وەکو دەسەڵات لەو شارانە نەمێنێ بۆی کە چیمەرامی خۆیان هەیە جێبەجێ بکەن. لە کەرکووک و ناوچەکانی تر جگە لە پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن هەر یەک لە پۆستی قایمقامەتی کەرکووک و داقووق و دووز و پردێ و دبس و چەندین پۆستی تر کە پشکی کورد بووە ئێستا لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە بەڕێوە دەبرێن بە بڕوای چاودێرانی دۆخەکە. هۆکاری سەرەکیە و گرفتانە دەگەڕێتەوە بۆ کورد بە تایبەتی یەکێتی و پارتی لەبەر ململانەی حزبی نێوان خۆیان ئامادە نەبوون بگەڕێنەوە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ یەکلایکردنەوەی پۆستی پارێزگای شارەکە. گۆڕینی پۆستەکانی پارێزگای کەرکووک بەگشتی کارێکی خراپە، کارێکە کە با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە کەرکووک بەرەو خراپترە بە کارێکی زۆر نەشیاوە. بەڵام لەوە خراپتر ئەوەیە کە کورد بە دەرەجەی یەک خۆی بەرپرسە لەوەی کە ئێستا ئەم خۆڵە ئەکا بەسەری خۆیدا. ئەوان ئێستا پێکەوە سواری تارا بنوە چن بۆ بەغا، بەڵام با لە ناو تارەکە سەیرێکی شاری کەرکووکەن وەکو ڕێکەکەون بۆ پۆستەکانی بەغا، با لێرەش ڕێکەون هەر پۆستەکە هی خۆیانە. ئەگەر کورد ئەو پۆستەی دابنایە ئێستا ئێمە پۆستە سیادەکان و ئەو پۆستانی تریش کە ئێوە باستان کرد ئەو پۆستانە لە دەستی کورد ناچوو. گرفتی سەرەکیش من پێم وایە لە کۆنەبوونەوەی ئەنجومەن و یەکلاکردنەوەی پۆستی پارێزگارە. ئەگەر ئەم پرسە زوو یەکلا بکرێتەوە هەموو پۆستەکانی تر چارەسەر ئەکرێ و من خۆم پێم وایە گرفتی سەرەکی ئەلەمەش یەکێک لە سەبەبەکان کورد خۆی سەبەبە لە یەکلا نەکردنەوەی ئەو پرسە وەکو کورد، یانێتر چی لایەنێکی سیاسی و کێ و چی شخصێک ئەوە قسەیەکی ترە، بەڵام کورد خۆی سەبەبی ڕئیسیە لەوەی ئەنجومەن نەیتوانیوە کۆ بێتەوە و نەیتوانیوە پرسی پارێزگارێک لا بکاتەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە پارتی و یەکێتی یەکتر بە خائین و خاکفرۆش تۆمەتبار دەکەن و لە دوای ئەو ڕووداوەوە شارەکەیان داوەتە دەستی قەدەر. بەڵام بۆ بەرژەوەندی مانەوەی خۆیان لە هەرێم و عێراق ئامادەن بە یەک پاکێج پارتی و یەکێتی بچنە لای لایەنە عەرەبی و شیعەکان لە بەغداد بۆ وەرگرتنی چەند ئیمتیازاتێکی حەزبی و شەخسی خۆیان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.